بەڵێ بەڕاستیەکەی ئەوە کۆماری ئیسلامی ئێران لە ترسی ناڕزایەتیەکانی خەڵک لە چلەی ژینە ئەمینیە کە بانگەوازی گشتی هەیە خەڵک ناڕزایەتی دەرببڕێت مەکتەبەکان و خوێندنگەکان و زانکۆکانی داخستووە بە پاساویەوەی کە گوایە کۆڕۆنا بڵاو بۆتەوە بەس ئەمە ڕاز نییە ئەمە تەنیا ترسی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە لە ناڕزایەتیەکانی خەڵک چونکە چلشەوە نەیتوانیەوە ناڕزایەتیەکان سەرکوتکە و یەکێک لە قەڵاکانی ناڕزایەتیەکان خوێندنگەکان و زانکۆکانن ئەو ڕژێمە لە ئەو شوێنانە زۆرە ترسێ بۆیە بڕیاری داوەدایان بخا بەو شێوەیە ئەمە هۆکارەکەی بۆ ئەوەیە کە خەڵک ڕێگری لە کۆبوونەوەی خەڵک بکات و دوای ئەوە ئێستا کە چلشەوە کۆماری ئیسلامی ئێران بەرەنگاری خەڵکە بێت و بەرەنگاری گەنجان ژنان خوێندکاران دەبێتەوە نەیتوانیوە ڕێیان لێ بگرێ نەیتوانیوە سەرکوتیان بکات هاتووە میکانیزمی گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە بیەوێت ڕێگری لە ئەوە بکات چلەی ژینە ئەمینی بە گەورەی بەڕێوە بچێ بەڵام لەو بڕوایەدام چل شەوی ڕابردۆی سەلماندووە کە خەڵک پشتیوانی لە ژیناکە ناڕزایەتی بەرامبەر ڕژین دەرەبڕێت بە گەورەی بەڕێزەوە یادی چلەی ژینە ئەکرێتەوە.